وان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت هەمومان خەڵکی هەرێمی کوردستانین دانیشتووی هەرێمی کوردستان بۆیە لە زێدەڕەویەکان هەمومان ئاشناین پێی بۆیە ینی پارەیەکی گەلێک زۆر بەدەست دێت لەو ناحەیە بەڕاستی ئێجا بۆیە ١٤٠ گەلێک زۆرە بۆ وەزارەتی شارەوانی بۆ نەخشە و دیزاین بەڕاستی بە پێشنیارەکانی من هەمووی پێ دەکەنی نازانم هۆکار چییە وەڵا ئەزانی بۆ چییە ئێستا وەزیری شارەوانی خۆی وەزیری شارەوانی لێرەیە بۆیە من وا دەڵێم خۆ لێرەش نەبووە هەروەمان دەگوت دەست خۆشتەمە کەسێکی عەزیزە و خۆشەویستە هیچ لەبەر ئەو نییە کە ڕقمان لەو بێت بیڵێ هەر کەسێک لە شوێنی ئەو بێت ئێمە وا قسە دەکەین ئەوە لەبەرەوەی پارەیەکی خەیاڵی بەدەست دێت بەڕاستی زۆرە بۆیە ئەمن دەڵێم ئەگەر ١٠٠ بێت وەزارەتی شارەوانی دەتوانێت ئەو کارە بکات کە مختەسە پێیەوە وەکو نەخشە و دیزاین و ئەوانە دروست پشگیری هاوڕێیانم دەکەم ئەوانەی داوای کەمکردنەوەی ئەو بڕەپارەیان کردێ بە تایبەتی کاک لوقمان و کاک سەعید و بەنسبەت تەخمینی بڵێن دابەشکردنی پارەکانیش ئەمن دەڵێم ١٠٠ بۆ وەزارەتی شارەوانی ١٥ بۆ بڵێن گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان 150 بڵێن 140 بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت نەک دەوڵەت بۆ لەبەرەوەی با خەزێنەی حکوومەتی ئێمە پارەیت هەبێت بۆ حاڵەتی نەخوازرا و سبەی داعشێکی تر ڕوو لە ئێمە بکات ئەو کات خەزێنەمان بەتاڵ بێت بۆ هەموو حاڵەتە نەخوازراوەکان دائێمان خەزێنەی حکوومەت پارەی تێدا بێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. گوڵستان خان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی کاک بەڵێنەکەم. سپاس. کاک تۆڕێ بوار فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمیشە کاتێک کە گەڕەکێک ئستحداد دەکرێت کێشەی سەرەکیان بریتە لە نەبوونی خزمەتگوزاریان وەکو پێویست خزمەتگوزاریەکان ناگەێنێتە ئەو گەڕەکانی کە تازە دروستکراون بەڵگەشمان لەسەرەوە کۆمەڵێک ستیمان هەیە ئەنوا عشکان ناوی ئۆڕۆپیان لێنراوە بەڵام کێشەی سەرەکیان تاوەکو ئێستا خزمەتگوزاریەکانیان وەکو پێویست خزمەتگوزاریەکان نەگەیشتووە بۆیم پێشنیارەکەم ئەو ١40 کە بۆ نەخشە و دیزاین دانراوە زیاد زۆرە بکرێت بە 120 و ئەو 140شی کە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان دیاری کراوە کەمە بکرێت بە 160 ئەوە 120کەشی بگەڕێتەوە خەزینەی حکوومەت. بەڵێ زۆر سپاس. پشگیری ئەو برادرانە شەکەم بەس من کرە 120. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار بفەرمونون سپاس بۆخوا خۆت لێرەی دیفاع لە حەقەکەی خۆتان بکە فەرمونون. بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێوەی بەڕێز هەم دەتانەوێ پارە لە خەڵک کەم وەربگرن هەم دەشتانەوێ باشترین خزمەتگوزاری بگاتە شوێنەکان پارە وەرگرتنەکە یەک جارە بەڵام خزمەتگوزاریەکە بەردەوامە و درێژخایەنە بۆیە هیوادارم لەو تەناقوزا یعنی هەوڵ بدەین لێی بێنە دەرێ بەوەی ئەو بڕەپارانەی کە دانرایە ئەگەر حەدە عەلایەکەشی وەربگیرێ یەک جار ئەو کەسە لەو فەڕەزنا لە بودجەی ماڵی خۆی کەم دەبیتەوە بەڵام لە بۆ مەدایەکی دوورخایەن شەقامی دەبی ڕەسیفی دەبی شەبەکەی ئاوی پاچی خواردنەوەی دەبی و خزمەتگوزاریەکانی خاوێنکردنەوەشی دەگاتێ و ئەوەیان گرنگترا لەوەی کە یەک جار کە لە خەزێنەی ماڵەکەی لەوانەیە مەبلەغاک دێتە دەرەوە و هیوادارم لە بابەتی نسبەکان بەتاکید نەخشە و دیزاین پێویستی بە مەساریف هەیە پێویستی بە دەرچوون هەیە پێویستی بە چوونە دەری تیمەکان هەیە پێویستی بە ئامێر و مەوادی تەکنیکی هەیە پێویستی بە هاتوچوو هەیە کە بەشێکی زۆری ئەو شتانەش لە تواناکانی شارەوانیەکان و دەستگا تایبەتمەندیەکانی دیزانی سەر بۆ وەزارەتی شارەوانی زۆر زیاترە بۆیە پێویستیمان بە نسبەیەک هەیە و ئەو نسبەیە ئێوەی بەڕێز چەندتان بڕیار لێدا دڵنیابن بە لە بۆ خزمەتکردنی باشترە و لە بۆ دیزاینەکی باشترە و سەبارەت بە خزمەتگوزاریە سەرەکیەکان ئەمنە و ڕوونکردنەوەم هەیە حەز دەکەم ببیتە خزمەتگوزاریەکانی شارەوانی چونکە خزمەتگوزاری سەرەکی
مبهەمە لە مابەینی دەسەڵاتی سێچار وەزارەت بزر دەبی و دوایەکە ساحێبەتی ناکا و پارەکە دەڕوا و ئەو کاتی نە شەقامیشی لۆ دەچی و نە شەبەکەی ئاویشی لۆ دەچی و نە خزمەتگوزاری ڕەسیف و خاوێنکردنەوە ئەو بابەتانەشی لۆ دەچی داوا لە بەڕێستان دەکەم نسبەکەتان هەرچەندانە بەڵام بگوترێ خزمەتگوزاریەکانی شارەوانی بۆ ئەوەی سبەینێ وەکو وەزارەتی شارەوانی ئێمە ملزەم بین کە شەقامی لە بۆ بین ڕەسیفی لۆ بین و لەوانەش هەمووی گرنگتر شەبەکەی ئاوی پاشی خواردنەوەیان لە بۆ بین ئەو بەڕێزەی کە باسی کرد ئایا ئەو ڕێژە پارەیە بەش دەکات ئەگەر بەشی نەکرد چییە بە دڵنیاییەوە ئەو پارەیە بەش ناکە پێتان وانە بیەوە مەبلەغێکی زۆرە ئایا دەزانن لە بابەت کیلۆمەترێک قیرکردن چەندی دەوێ گەیاندنی شەبەکەی ئاو چەندی دەوێ کردنی ڕەسیف چەندی دەوێ دروستکردنی مەجاری چەندی دەوێ بە دڵنیاییەوە ئەو پارەیە بەش ناکات ئایا حکومەت یاخود وەزارەتی شارەوانی چ دەکات ئێمە داهاتێکی ترمان هەتاکو ئێستا هەبووە کە داهاتێکی زۆر متەواضع بووە کە لە ١٧ ڕسوماتی شارەوانی بووە توانی ومانە ئیدامە و سیانەی ئەو خزمەتگوزاریانە بکەین کە هەتاکو ئێستا هەبووە بەڵام بە تاکید ئەوە بەش ناکە لە بۆ شوێنێک کە تازە هەوڵ بدەین ئەو کارانەی لێ بکەین بۆیە هیوادارم لە نسبەکان زۆر زەختمان لێ نەکەن واوەتان لە بەرچاوی واوەی بەڕێز کاگە بوو بەکرگوتی پێم وایە نسبەیەکی منسیف دەبی ئەو لە ١٢٠ دەگەڕێتەوە سەر بودجەی وەزارەتی دارایی و جارێکی تر دێتەوە ناو پرۆژەکان سەبارەتەوەی و بەڕێزە گوتی چۆن سەرف دەکرێت و بۆ سەرف دەکرێت بۆ سەرف دەکرێتەکە معلومە بەڵام چۆن سەرف دەکرێتەکە بە تەئکید دەکرێتە کشوفاتی هەندەسی کە جێبەجێ دەکرێت مراقبەی دائیرەی سەروتری خۆی لەسرە ئەویش خازعە لە بۆ دائیرەی سەروتری خۆی و لە هەمووشی مهمتر هەمووی خازعە لە بۆ ڕقابەی مالی و ڕقابەی مالی سەردانی هەموو شوێنەکان دەکات بێجگەلەوە لە وەزارەت لیژنەی تەفتیش و متابعە هەیە لە ئەنجومەنی وەزیران فەرمانگەی بەدواداچوون هەیە بەدواداچوونی دەقیقی هەموو تەفاسیلەکانی ئەو پرۆژانە دەکەن زۆر سوپاس ئەوە ڕوونکردنەوەکانمان زۆر سوپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئیزافێکتان نییە زۆر سوپاس هیچ قسەیەکم نییە بەڵێ سوپاس فەرموون لیژنەی یاسای و لیژنەی شارەوانی مادەی 8 بەڕێز سەرێکی پەرلەمان مادەی 8 ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی قسەی هەیە لەسەر مادەیە کاک ڕزگار بنووسە کاک باڵام بۆ بەڵێ کاک ڕزگار فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 8 کاڵێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان حکوومەکانی ئەم یاسایە جێبەجێەکەن با دوای کاک ڕزگار بەڵێ فەرموون کاک ڕوونە جێبەجێکردنەکەیەوەیە کە چارەسەری ئەم تەجاوزە و زیادە ڕایانە بکرێ لە هەرێمی کوردستانە و ڕێگری بکرێ لە تەجاوزکردن من پرسیارێکم لە جەنابی وەزیری شارەوانی هەیە ئایا پلانیان هەیە بۆ ئەوەی زەوی ئیفراسکەن و دابەشی کەنە سەر هاوڵاتێنن چکە لە ئەنجامی کاک ڕزگار ئەوە هیچ پەیوەندی بەم بڕگەیەنیە بڕوا بکە بە پرسیار بینێرە بۆ وەزیری شارەوانی باشە باش سپاس بەڵێ نقطە نیزام فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک پێشتر مداخەلەیەکم کرد دیسا لێرەدا هەمان پێشنیاری خۆم دووبارە دەکەمەوە بەر لە مادەی 8 پێم باشە مادەیەکی تر زیاد بکرێت بەم شێوەیە ئەوانەی دەبەخشرێن لە پێدانی نرخی ئەو زەویانەی زێدەڕۆییان لەسەر کراوە پێویستە پێشتر سوودمەند نەبووبن زۆر سپاس بینێرە بۆ لیژنە تایبەتمەندەکان کاک باڵام بۆ فەرموون پەیوەست ڕێک بەو مادەیە یەکێک نەیکوژانۆتەوە سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەربارەی مادەی 8 پێشنیارەکەم پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن ئەگەر سیرکەین
نووسراوە ئەنجومەنی وەزیران و نەختێ دیاکراوە بەڵام پێویستە جێبەجێ بکرێ. بەڵێ سوپاس. بەڕێز وەزیری شارەوانی قسەیەکتان هەیە؟ بەڵێ مادەی نۆیەم فەرموو. بەڵێ سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەوەی بچینە مادەی نوێیان پێشنیارێک دەکەم هەم لە ڕووی شکلی و هەم لە ڕووی مەوزوعی گرنگە بۆ ئەم پێشنیازە یاسایە. مادەیەک بۆ ئەحکامی ختامی زیاد بکرێت بنووسرێت کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. دروستە. بەڵێ لە دەسەڵاتی خۆتانە دوای ئیزافەیکەن ئەحکامی پرۆتۆکۆلیە. بەڵێ مادەی نۆیەم فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆیەم ئەم یاسایە بۆ ماوەی 3 ساڵ لە 3 ساڵە ڕێکەوتی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقائی کوردستان کاری پێ دەکرێت. بەڵێ هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان قسەیەکی هەیە؟ بەڕێز وەزیری شارەوانی قسەیەکتان هەیە؟ بەڵێ هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە پێناو پارێزگاریکردن لە نیشانە شارستانیەکانی شارەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی حاڵەتەکانی زێدەڕۆی لەسەر ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن و بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆیان لە دوای ئەوەی بوونەتە واقع حاڵ و بۆ ڕێگەنەدان بە بەردەوامبوونیان و دانانی سنوورێک بۆیان بە مەبەستی جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان لەلایەن شارەوانیەکانەوە ئەم یاسایە دەرچێنرا. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان قسەیەکی هەیە؟ کاکتۆر ڕێبوار، کلارا خان، ئاشنا خان و دکتۆرە شایان، کاکمەم. بەڵێ دکتۆر ڕێبوار فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن من لەسەر هەندێک وشە تێبینیم هەیە دوای ئەوە پێشنیارەکەم کە بە سیغەیەکی تر دابڕێژنەوە. ئەو وشانەی کە من تێبینیم لەسەری هەیە بۆ نمونە نووسراوە نیشانە شارستانیەکان بکرێ بە هێما شارستانیەکان و لە تەنها نووسراوە شارەکانی هەرێمی کوردستان بکرێ بە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆیە من پێشنیارەکەم بەو سیغەیە دابڕێژرێتەوە. لە پێناو پارێزگاریکردن لە هێما شارستانیەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی دیاردەی زێدەڕۆیی لەسەر ئەو زەویانەی کە موڵکی دەوڵەتن بە مەبەستی چارەسەرکردن و دووبارە نەبوونەوەیان دوای ئەوەی بوونەتە واقع حاڵ و بە مەبەستی جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان لەلایەن شارەوانیەکان و ئەم یاسایە دەرچێنرا. سپاس. بەڵێ زۆر سپاس. ئەوە بە نووسراو ئەگەر بیگەینتە لیژنەی تایبەتمەند زۆر باش دەبێ. بەڵێ کلارا خان. بەڵێ زۆر سوپاس بەڕێز سەرۆکە پەرلەمانی. ئەس پێشنیار دکەم سیاغا هویەکانی دەرچواندن بهێتە گوهڕین پشێوەیەکی بگونجیت دگەل پێشنیارە هاتیەکردن ji لایە کاکڕۆمیۆ سەبارەت بەرچاوبەرکردنە عەردێ پێکهاتێن نەتەوەیی و ئاینی و ئەف یاسایە نەبیتە ڕێخۆشکەرێک بوو بەردەوامبوو زێدەگاڤیان سەر عەردێ گەلێمە و پاشە ڕوژێ ببیتە گوهڕینە دیمۆغرافی. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. ئاشنا خان فەرموون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر هۆیەکانی دەرچواندن لە دێڕی یەکەمە ئەگەر سەرنج بن سێ شین بە دوای یەکایە نیشانە شارستانیە شارەکانی تۆزێک ڕەکیک و ناخۆشە. ئەگەر ئەو نیشانە بکرێ بە دیمەن یا بە سیما خۆشتر ئەخوێنرێتەوە و جوانترە. سپاسانەکە. دەستخۆش. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە کە لەناو لە هۆیەکانی دەرچواندن هاوڕێیان نووسیویانە لە ڕووی زمانەوانی و نیشانە تەواو نییە و واقعی حاڵ و ڕێگەنەدان بە بەردەوام بوون و سنوورێکوانش واقعی حاڵ نەشازە ینی لێرە ینی چی واقعی حاڵ بۆیە من پێشنیازیەک ئەخەمە بەردەست جەنابیان ئەگەر پێتان باش بێ هۆیەکانی دەرچواندن بەم شێوەیە دابڕێژرێتەوە
لە پێناو پارێزگاریکردن لە سیما شارستانیەکانی شارەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی زێدەڕۆ لەسەر ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن و هەروەها بۆ مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆیان و ڕێگریکردن لە بەردەوامبوونیان و جێبەجێکردنی ماستەر پلانی شارەکان ئەم یاسایە دەرچێنرا. زۆر سپاس بە نووسراوی بهێنە بۆ لیژنەکان. کەس ماوە؟ بەڵێ گولستان خان و کاک باڵام بۆ دکتۆرە شایان جەنابەت. بەڕۆ سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکانی ئاشناخان دەکەم. زۆر سپاس کاک باڵام بۆ فەرمونون. سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان لە هۆیەکانی دەرچواندن ئاماژە بەوە کراوە موڵکی دەوڵەتن. ئێمە دەوڵەتینیان حکوومەتین باشتر وایە ئەو دەوڵەتە بکرێ بە حکوومەت چونکە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانین ئەو مڵکانەش مڵکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێشنیاری شەکەم لە ماستەر پلان و خزمەتگوزاریەکانە ئیحتیمام بە ڕێگای کەم ئەندامان بدرێ دیارە ئێمە گەر سەیری سیمای شارەکان بکەین لەسەر جەم شارەکانی کوردستانە هیچ ئیحتیمامێک بە شوێنی ڕۆیشتنی کەم ئەندامان نەدراوە شۆستەکان مراندنیان بۆ نەکردووە لە شوێنی مەوقیفی پاسەکانە شوێنێک نییە بۆ ئەوەیە گەر کەم ئەندامێک خاون پێداویستێکی تایبەت عەرەبانەیەکی پێبوو لە شۆستەکە بێ یەکێک دای بگرێتە خوارەوەیەکێک بیباتە سەرەوە و داواشەکەم بە هەمان شێوە لەو خزمەتگوزاری ماستەر پلانە ڕێگەی پیادەڕۆ بە هەمان شێوە ئیحتیمامی پێ بدرێەوە ڕێگەی پاسکیل سواری سوپاس. زۆر سپاس بەڕێز کاک باڵام بۆ ئەو مستەڵەحێکی قانونی تەواوە ناوی موڵکی دەوڵەتە شتێک نییە بە ناوی موڵکی حکوومەت دامەزراوەکانی دەوڵەت موڵکیان هەیە بەڵام کە دەوترێ موڵکی دەوڵەتە مستەڵەحێکی تەواو قانونیە بە گوێرە و یاسانی کە لە هەرێمی کوردستان کاریان پێدەکرێت. فەرمونون گولستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە قسەکانی بەڕێز کاگمەم و ئاشناخانەکەم. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە بەم شێوەیە کۆتاییمان بە گفتوگۆکردن لەسەر ئەم پێشنیازە یاسایە گرنگە هێنا. سوپاسی ئامادەبوونی بەڕێز وەزیری شارەوانی و بەڕێز وەزیری هەرێمەکەین داوا لە لیژنە تایبەتمەندەکانەکەین ڕۆژی یەکشەممە کۆبوونەوەی هاوبەش ئامادە بکەن و هەر لەو کۆبوونەوەیە ئەو پێشنیارانەی کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان خستویانەتە ڕوو بیکەن بە بژاردە بۆ ئەوەی پرۆژە یاساکە لە ماوەی ئەم هەفتەیە بخەینە دەنگدانەوە و زۆر سپاس کۆتاییمان بە دانیشتنەکەمان هێنا.